چارەنووسی ئەوانەی شیرازێ و پێنج چالاکوانی شیرازێ دەبوو لەبەر لە جەژن ئەوانە ئازاد بکرێن و ئەو ماوەی کە زۆرێک کە لە زیندانن زیاتر لە مانگەکە ئەوە سەرپێچی یاسایەکە لە ژوورەوەن دەبای ئازاد بکرێن لەبەرەوەی ڕێکارەکانی ئیفراشەرتی ئێمە کە دەستمان پێ کردووە بەر لە جەژن سەرۆکایەتی داواکاری گشتی ڕایگەیان کە بە ئامادەبوونی ڕێکخراوی CPT کە ئەو کاتە ڕێکخراوی CPT خۆیان لە ژوورەوە لەگەڵ تیمی پارێزەران بووینە ڕازی بووینەوە پەیوەندیشان لەگەڵ چاکسازی گەورانی هەولێر کردووە کە ئەوانە مەشمولن بە ئیفراشەرتی ئێستا ئەوە دوو ڕۆژە ئێمە تیمی پارێزەران لەگەڵ ڕێکخراوی CPT و هەروەها بەڕێزان لە پەرلەمانتارەکان لە لیژنەی مافی مرۆڤ و هەروەها دەستەی مافی مرۆڤ نووسراوی کردووە کە بۆ ئەم بابەتە ڕاگیراوە ئێستا دوای ئەیزاناریمان زانیمان بە پێی یەک بە تەلەفۆنێک ئەو بابەتە ڕاگیراوە کە هیواداری تەلەفۆنەکە بە تاکید دیارە لایەنێکی سیاسیە پەیوەندیان کردە مهم ئێستا حالیان ئەوەی ڕاگیراوانی شیرازێ بابەتەکەیان ڕاگیرایە و ئەو مادێک ئەوان پێگیراینە هەموو ئەوانەی کە لەسەر مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمان هەموو ئەوانەی لە ژوورەوەنە ئەگەر ئەوانەی شیرازێژ نەبن ئەوانی تریش هەمویان مەشمولن بە ئیفراشەرتی چکە ناکرێ محاکم لەسەر تەناقوزات بژیت لە دهۆک دوو کەس بە ناوی شێروان تاها و بە ناوی مەسعود شەنگاری بە هەمان ئەو یاسایە بە ئیفراشەرتی ئازاد کراون لە هەولێر ئافرەتێک خاتونێک بە ناوی بێریڤان ئەیوب بە هەمان ئەو مادەیە گیراوە و بە ئیفراشەرتی ئازاد کراوە چۆن دەبێت بۆ مەجموعە خەڵکێک مەشمول بن مەجموعە خەڵکێک مەشمول نەبن